يعني ئەمە وەکو یان نەجیان یەکەم یاریمانە لە خولیانە پلەکانی کوردستان ئامادەکاریمان وەکو پێویست بووە بەڵام زۆر جار لە یاریەکان یعنی یاریزان موفق نابنەگەن ئەمە بە شێوازی زۆر جوان گەممان کرد یاریگاکەی خۆمان بوو ئیتر ئەوە گەمەیە دۆڕان و بردنەوەش دەبی لە تۆپانێ ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەو شکستەی دەکەینەوە. سپاس بخوا توانیمان بە جهودی هەموو لایەک و هەموو یاریزانەکان و دەستەی ڕاهێنەران توانیمان سێ خاڵێکی یاریەکە بەدەست بێنین ئینشاڵڵا توانین بەم بە نەفەسەی درێژتر زیاتر بتوانین لە یاریەکانی داهاتووە بردنەوە تەواو بکەین بە هەمان نەفەس.